جا ئێستا شارەی ئێمە هەر پێش ئەوەی کەوا ڕەمەزان بحل یەکەم مانگی شعبانی پیرۆز شعبانی عەظیم کەوا مانگێکی پیرۆزە و ڕێزدارە و پێغەمبەری خوا ڕێز و تەقدیری ئەو مانگەی زۆر گرتۆ زۆر بە ڕۆژوو وتیایە لەسەر سنەت و ڕێبازی و ڕێنمایەکانی پێغەمبەری ئیسلام خەڵکی ئەم شارە بەو شێوەیە ئەیانەوێت مانگی شعبان بە عیبادەت و تاعەت زیندوو بکەنەوە یەکێ لەوانەی کەوا نەسائیمی ڕەمەضان بۆنخۆشی مانگی ڕەمەزان هەر لە شعبانەوە دێ بەسەرماندا. باشە مامۆستای بەڕێز مزگەوتەکان لە کاتی تەراوی حات چۆنە خەڵکی بەدەمێەوە دێت بەگەرمی خەڵکان بەشداری تەراوی ئەبن چەند ڕکعاتەکەن ئەبن وەڵا ئەوەی ڕاستی بێ من ئەوەتی لە عمرمام لە تەمەنی خۆمام هەم لە سلێمانی لە مزگەوتی بەختیاری سلێمانی بووم چەند ساڵێک دە 12 ساڵێک هەم لە مزگەوتی پاشا هەم لە مزگەوتی سەید دەسڕوڵای هانە سوورەیی ئەوەی مزگەوتی جمهوری کە باوکمیتیا بووە ئەمانە هەر 11 ڕکعاتمان کرد 11مان کردو ئەشتوانێک کابرا ڕێگەدراوە پێی سونەتە لە مزگەوتە 24 کرێ 36 کرێ ئێمە 11کەکەین هەر 11 باشە مامۆسا ئەوەنەی بیستومە لەم شارەیە جگە لە موسڵمان کاکەیش بوونی هەیە بەڵێ بوونی هەیە هەمویان بەیەکەوە پێشوازی لە ڕەمەزانەکەن ئەوە چۆنە؟ وڵا پێشوازیەکە ئەو کاکەیە ینی هاوڵاتیانی کاکەیی کە پیاوێن هاوڵاتیان لە شاری هەڵەبجە تاکو ئێستا بەیەکەوە تەبایی ژیایی الحەمدولێ پێکەوە ژیانمان هەیە لەگەڵێکە ڕێزی یەکتری ئەگرین هەرێکی مەبدەئی خۆی یەکم دینم کومە لێ دین دیری خۆیان بەخۆیان دیری خۆیان بۆ خۆمە بەڵام زۆربەی جارێکی کار من لەو مامۆستایانم کە تێکەڵیان ئەەکەم لە بازاڕا لەم لاو لەولا بانگەشتیانەکەین بەناو ئیسلام واجبی ئێمە ئێوەیە ئەدعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة ئەوەنەی بیستومە یعنی ئەوانیش بە هەمان شێوە یعنی خۆیان ئەگرنەوە لە هەندێک شت وەکو خواردن و خواردنەوە ڕێز لە هەستی بەرامبەرەگرن ڕێز لە شعوری مسلمانان ئەگرن ڕێز لە باگی ڕەمەزان ئەگرن ڕێز لە برایەتی و تەبایی خەڵکی شارەکە ئەگرن ئەو ڕێزەیە کە ئەوانی هێڵاوەتە لە ناومانە خۆیان ئەو ڕێزیان داناوە بۆ مسلمانانیش پێویستە ئەگەر ئەهلی زیمەش بێتە ڕێزیان لێ بگیرێت جوانە ئەگەر لە دەسەر دینی ئێمەش دەبن زۆر جار خیتابی دینیمان تەوجیهە بۆ خۆمان و بۆ ئەوانیشە خوا هیدایەتیان بە باشە مامۆستا پەیامت چییە بۆ ئەو کەسانەی لەم مانگەیە بە ڕۆژوو نابن پەیاممان بۆ کەسانە بەبێ عوزر طبعاً ئەو کەسەی کە عوزری نییە بەبێ عوزر ئەوە جیایە ئەوەی کە بەبێ عوزر بە ڕۆژوو نابێت گوێی ناداتێ لە دوو شت بەدەر نییە یا ئەوەیە باوەڕی بە ڕۆژوو نییە یا ئەوەیە تەمەڵات تەکەسویل بەکارلێنێت ئیهمالە ئەڵێ سەوفە دوایی ئیگرم نایگری و تا مەدڵ ڕێگەی پێ لە مەسعری لە سەر بازگای مردوەکارە خۆی بینێتەوە ئەوە کە ئەوە ناکە ئەوە هەگەر ڕۆژۆکەش نەگرێت لە مانگی ڕەمەزان دوای مانگی ڕەمەزانی بیگرێتەوە بەقەدەر ڕۆژێکی مانگی ڕەمەزان ئەو خێرانی دەست نابارە تاوانبارە یەکی ئەڵێ نوێژەکەم بەڵام ڕۆژوو ناگرم وانە یەکێکی کەشە ئەڵێ ڕۆژوو ئەگرم بەس نوێژ ناکەم لە نوێژەکەیە نەیکردووە ئەوە لێپرسینەوە هەیە لە ڕۆژۆکە لێپرسینەوە ڕۆژۆکە بەجێ هێنێ مەبەست و نیەتی بۆ خوا بێ خۆی گەورە ئینشاءڵڵا ڕێزی ئەداتێ و پاداشی لای خۆی دیاری کردووە چونکی ڕۆژوو ڕیاییتیانە خۆ دەرخستنیتیانێ ئەو کەس نازانێ ئێمە بە ڕۆژووی نازانێنەوەڵا مەگەر بڵێم فەرمو باڕی نانە بخوێن بێکەوە ئەگەر نانەخوان نانخوان ئەگەر سونەت بوو پێ دەشکێرم ئەگەر واجب بوو پێ ناشکێنم مامۆستای بەڕێز ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە دیداری جەنابەت.